ڕۆبەرە بەیانی بەڕێز هەواڵی بەڕێز کاکۆسرێت باش خۆشەویستمان تەندروستی تێکچوو دوای ئەوەی کە گەیانمانە نەخۆشخانەی فارۆقی پزیشکی دوای وردبینی لەلایەن دکتۆرەکانەوە وا پێویست دەکرا کە نەشتەرگەری بۆ بکرێت خۆشبەختانە ئێستا نەشتەرگەریەکەی بۆ کراوە و نەشتەرگەریەکەی بۆ کراوە و ئستا لەژێر چاودێری دکتۆردایە لێرەدا دەمانوێت سوپاسی هەموو کۆمەڵانی خەڵکی کوردستان بکەین کەسایەتی سیاسیەکان بکەین لایەنە سیاسیەکان بکەین لایەنە ئەکادیمیەکان بکەین لایەنە دەوڵەتەکان بکەین کە بە تەلەفۆن و بە پەیام و بە هاوخەمی خۆیان بۆ خۆشکەوتنی هەواڵی بەڕێز کاکۆسرێت ئەو نەخۆشیە بریتە لەوەی کە بۆریەکانی ڕیخۆڵەی تووشی گیران بوو و هەروەکو برای بەڕێزم کاک دەرباز ئاماژەی پێدا تیمێکی پزیشکی بە سەرۆکایەتی بەڕێز نەشتەرگەری پرۆفیسۆری نەشتەرگەری پسپۆری هەرس و جگەر دکتۆر قەلەندەر کەس نەزانی و چەند پزیشکێکی کارامەی تر توانیان حاڵەتەکە تەشخیصکەن و توانیان کاری پێویستی بۆ بکەن و توانیان نەشتەرگەریکی سەرکەوتوی بۆ بکەن و ئێستا جەنابیان لە چاودێری ورد لەژێر چاودێری پزیشکیدایە و هیواکان هەمووی بەرەو ئەوەیە کە چەند تەندروستی جەنابیان زۆر باش بووە و بەرەو جێگربوون دەڕوات ئەوەی وەکو ئاماژەم پێدا ئەو نەخۆشیە بریتە لە جیرانی بۆریەکانی ڕیخۆڵە بۆریەکانی خوێنهێنەرەکان و هەندێک لەو ڕیخۆڵانە نەشتەرگەرێکی سەرکەوتوی بۆ کراوە و لابراوە و ئێستا تەندروستیان جێگیر کراوە و لە چاودێری وردانراوە و لە ماوەی 72 سەعاتی داهاتوودا لەژێر چاودێری پزیشکیدا لە چاودێری وردەمێنێتەوە